لە کاتێکدا ئەمریکا لە هەوڵدایە بگەڕێتەوە بۆ بارودۆخی ئاسایی خۆی، سەرۆک جۆ بایدنیش لە گەشتێکی هەمەلایەنەی پاکێجی یارمەتی 1.9 تریلیۆن دۆلاریەکەیدایە کە هەفتەی ڕابردوو واژووی کرد. هەروەها بۆ ئەو بڕە یارمەتیەی کە تاوەکو ئیستا هەندێک لە ئەمریکیەکان وەریان گرتووە. بایدن لە ماوەی 2 مانگی یەکەمی پۆستەکەیدا سەرنجی خۆی خستووەتە سەر ڤایرۆسی کۆرۆنا. دوای 4 ساڵ نائاسایی و زۆر جاریش پڕ لە کێشەی سەردەمی دۆناڵد ترامپ، بایدن هەوڵی گەڕانەوەی سەرۆکایەتی دەدا بۆ ڕۆڵی نەریتی و پێشوی خۆی. پێویستە لە بیرمان نەچێت کە حکوومەت هێزێکی بیانی نییە و کە لە پایتەختێکی دوورەدەست دانیشت بێت. نەخێر، ئەوە ئێمە نین، ئێمە هەموو یەکێکین. هەفتەی ڕابردووش بە سەرنجیدانی 1 ساڵەی پەتاکە، بایدن هاوخەمی خۆی پێشکەشی و خێزان ئەمریکانە کرد کە ماتەمینی لە دەستانی ژیانی 530,000 کەسن بەهۆی پەتای کۆرۆناوە. لە هەمان کاتیشدا بەڕێوەبەرایەتیەکەی تەنها لە ماوەی 6 ڕۆژدا 100 ملیۆن ڤاکسەنیان پێشکەشی خەڵک کردووە. سەرۆکەکانی پێشوژ هەمان ڕێبازیان بووە، وەک وتارەکەی جۆرج دەبڵیۆ بوش دوای هێرشە تێرۆریستیەکەی 11 سپتامبەر، یان وتارەکەی باراک ئۆباما کە بە فرمێسکەوە لە دوای کوشتارێک لە قوتابخانەیەکدا پێشکەشی کرد. هەردوو کاریگەریان خستە سەر هەست و سۆزی خەڵکی وڵاتەکەیان. ئەم جۆرە نەریتە بۆ ئەوەیە کە مانای ئەوە بە خەڵک ببەخشێت کە بۆچی ئەو شتانە ڕوویداوە، وەچین ئەو شتانێک ئێمە وەک هاوڵاتیەک دیانکەین و هەروە چۆن پێکەوە بەرەو پێشەوە سەرکەوین. لە سەدا 65 خەڵکی ئەمریکا لە مامەڵەکردنی بایدن بەرامبەر بە پەتاکە ڕازین، بەشێکی زۆری لەبەرەوەی چونکە بە پێچەوانەی سەرۆکی پێشووە وەک قەیرانێکی بچووک سەیری پەتاکە ناکا. ڤایرۆسەکە هیچ هەڵێکی نابێت لە دژی ئێمە. هیچ وڵاتێک وەکو ئەمریکا ئامادە نییە بۆ بەرەنگاربوونەوە. هەوڵەکان زیاتر بە ئەوە بوو کە لۆمەکان دوور بخاتەوە لەو ڕووداوانەی کە بەهۆی کۆڤیدەوە دروست بوون، چونکە هەر جۆرە دامپێدانانێک بە ڕووداوەکان لەوانە بوو بە سەرتەمامدا بشکێتەوە. بەڵام بایدن بە تەواوی بە ئاراستەیەکی تردا دادەڕوات و هەوڵ دەدا سەرچاوە فیدراڵیەکان گەشە بکات و هاوکاتیش بۆ ئارامکردنەوەی خەڵک بە شێوەیەک هاوسۆزی خۆی دەردەبڕێت. بەڵام بایدن لەگەڵ کێشەی زۆردا لەوانەیە ڕوبەڕوو بێتەوە. هیچ کۆماریەکی کۆنگرس پشتگیری لە پاکێجی یارمەتیەکانی بایدن نەکرد. ئەمە نمونەیەکی کلاسیکی حکوومەتی گەورەی دیموکراتیە بە ناوی یارمەتیەکانی کۆڤید. لە کاتێکدا بایدن دەڵێ دەیەوێ وڵاتەکە یەک بخا، بەڵام تەنیا 48% ئەمریکیەکان لەو باوەڕەدان کە ئەو کارە بکرێ. سەرەڕای بانگەشەی سەرۆک بۆ یەکگرتنەوە پێدەچێت دووجەمسەری نێوان حیزبەکان وەک خۆی بمێنێتەوە. من پێم وایە ئەو بەڕاستی دەوێت هەوڵ بدات ڕێگایەک بدۆزێتەوە. پێم وایە بایدن لەو بڕوایەدایە کە ژمارەیەک سیناتۆر هەن کە بێزارن لە شێوەی بەڕێوەپێشچوونی کارەکان، بەڵام تا ئێستا هیچ بەرگەیەکمان نییە کە مانای خواستێکی ڕاستگۆیانە بێت بۆ یەکگرتنەوە. ڕاپرسیە جۆراوجۆرەکان دەری دەخا کە زۆربەی دەنگدەرانی کۆماریەکان هێشتا لەو باوەڕەدان کە ئەنجامی هەڵبژاردنەکان دەزراوە. ئەمەش بربەست و کێشەیەکی دیکەی بەردەمی بایدنە بۆ یەکگرتنەوەی نیشتمانی.